ئەوەی لە بینی تۆ شەیدارام و کاکنەوە شیروان ئەوە لەگەڵ شەیدارام نەبوو لەگەڵ شەیدارام نەبوو بەڵێ شەیدارام زۆر برادر و دۆستشم و زۆر ڕەفیقم بوو لەگەڵ کوڕێک بوو لە ماڵی برای مەحمەدا ناوی عەلی ئەتروشی بوو بەڵێ ئەو کوڕە زۆر کوڕێکی زۆر خراپ بوو یانی زۆر شەڕانی بوو زۆر شەڕەنجەز بوو ئێمە ئیزرابمان هەبوو ئیزرابی تەڵەبە ئێمە شەمانەویست پەسداری بکەین لە ئەو ئیزرابەیە وەکو یەکێتی قوتابیانی کوردستانی مەلایەکە دەمانەویست ئیشتراک بکەین نیانێهێشت جەلالیەکان سەیتەرەیان کردبوو بەسەر لایەنەکانی کەیە بەعسیەکان و قەومیەکان و ناسریەکان و نازان چی هەمووی جەماعەتی جەلالی مەقبوڵ بوو لایەن ئێمەیان بە هینی ئەمریکا حسابە کردو عەمیلی ئەمریکا ومانە ئێمە هەمان بوونەمان بوو جەماعەتی قیادەی مەرکەزی حیزبی شوویعی لەگەڵمانە بوو حیزبی شوویعیش کە لیژنەی مەرکەزی ئەو دوودڵ بوو زیاتر مەیالی ئەوان بوو لەگەڵ جەماعەتی وان زۆرتر بوو وەالحاصڵ ئێمە بەیانێکمان دەرکرد گوتمان ئێمەش تەیدی ئیزرا بکەین و لەگەڵ ئیزرابین و ئەم شتانە هەڵمان ناوەسی لە کولیە ئێمە حقوق و تیجارە بێکەوە و هەڵمان واسی ڕاومان کردبووە وەختێکم زانی کوڕەکەی لە کولیە ئاداب هێمنی ناوە هات بۆ لای برادێکم لەگەڵ ڕاوەستا بوو تەحسین ئەتروشی ستا لە ئەمریکایە هات بۆ لای تەحسین گوتی تۆ زانی تەحسین مەسئولی ئاداب بوو تی تۆ زانی بەیانەکەمان عەلی ئەتروشی ئەیدڕێنێ ئێمەش منیش و تەحسینیش بە کوڕەکەمان گوتمان مەیکە بەهرا لەکوێی دڕاندووە گوتی لەو دەرکەی کولی تیجارە گوتمان لە بچوو هەریاوەسە بەبێ قڕۆ بەبێ بڕا هەریاوەسەوە کە زاگای لێ نەبێ ئەمانە چوو هەریاوەسە بیلفعل بەدزیەوە چوو لەوێ هەریاوەسەوەمانە ئەمجا عەلی هات بە ئاشکرا وای کرد بەیانەکەی لێ کردەوە دەستی وا لە کرد و هێنێ کردەوە هات نزیکی من و تەحسین بوو فرێدا بەردەمی من و تەحسین کە بەردەمی من و تەحسینی فرێدا من گوتم تەحسین تۆ بادینیانی و تۆ هینی ڕۆ بخۆ لەگەڵیا بکە شەڕ گوتی بۆ خۆی عارف ناوێرم من شەڕ لەگەڵمانە بکەم ئەمە خەڵکی ئەتروشە منیش ئەتروشیم تووشی مشکلا بووم و نازانسی ئەمانە و ئەمنیش بە قسەی خۆم و قەنەعاتی خۆم چووم ویستم لەگەڵیا بڵێم کاکە تۆ بۆ واکەی تۆ حەقت چێ بەسەرمەوە چون گوتم کاکە بۆ واکەی وەڵا کەوتە قسەکردنێکی بەرزی یعنی تۆ حەقت چێ و تۆ جاسووسن و ئێوە ئەمیلن و ئێوە چی ئەمانە ئەیتر وەڵا لەوێ تووشی شەڕێ بووین کە تووشی شەڕەکە بووم هاتی نام لە شاسوار بە ڕەحمەت بێت برادەرم بوو دۆستم بوو هات بۆ ئەوەی وەکو مەیانەکە لەگەڵ مایەتی وتی تۆ عیب ناکەی بۆ هەموو قەڵافەتەوە شەڕاکەی ئەمە فەقیراویش پسکۆلە بوو وەڵا منی تر پارێکم پێوە ناو چوو لەو لاو عینەکی کەوت و شتی کەوت و ئەمانەوە هەموو هەستان شازاد ساحیب بە ڕەحمەت بێ ئەویش لەوێ بوو بە هەمومان هەڵمان سەندەوە ئەمانە ئیتر ئەوە بۆ بەیانی ئەو شەڕە بوو بۆ بەیانی من لە کولیە بووم هاتن گوتیان وەڵا لێتەگەڕێن چێ لێ مەگەڕێن سەماتی جەلال لێتەگەڕێن بۆ لێ مەگەڕێن تۆ چۆن شەڕت کردو تۆ چۆن لێ وەڵا سێرم کرد چێ لێ مەگەڕێن نەوسیروان بە ڕەحمەت بێ لەگەڵ سێ چەکداری لەگەڵا بوو لە دواوە هاتوو بۆ کولیە عەلیشی لەگەڵا بوو دەهاتن و دەچوون و بە دوا مناگەڕێن وەڵا تەبێ خۆ نەوسیروان بۆ خۆی ناکا بە پێشمەرەکان ڕێژ لێدان تێ یان تەقەی لێ بکەن یان بزانن ئەمەش وەکو گوتم سنفەکەمان لەسەرێ بوو لەوێ خۆم تاخیر کردە تا جەرەز لێدا و جەرەز لێدا چاونێ بوو نەوسیروانمان چوونە نادی منیش هاتمە خوارێ بەدزیەوە ڕۆیشتم و کولیەم بەجێهێشت ئیتر کولیەم بەجێهێشت هاتمەوە بۆ تۆزاوە تقریبەن 5-6 ڕۆژی پێ چوویت ڕۆزەکە نەختێکین بوو چوومە لای کاک ساڵح و حەبیب محەممەد کەریم گوتم شتێکی وایە گوتیان کاکە تۆ بڕۆرەوە باشتر با تووشی مشکلە نەبێ ئایتر هاتمەوە